خۆشەویستان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی دۆخی ڕۆژاوای کوردستان بە تایبەت ئەو پێشێلکاریانی بەرامبەر بە مەدەنیەکان دەکرێت لە ڕۆژاوای کوردستان لە ناوچە کوردیەکان لەوێ دۆخی ڕۆژاوای کوردستان بە گشتی چۆنەوە و پێشێلکاریانە چیە دەکرێتە سەر مەدەنیەکان گفتوگوین پرسوباس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کە کامەران عوسمان نوێنەری ڕێکخراوی سیپیتی ئەمریکی کە بۆ خۆشی ئەم چەند ڕۆژە لە ڕۆژاوا بوو تازە گەڕاوەتەوە کە کامەران سڵاو لێبێ بە خێراتی زۆر سپاس بە خێراتی سەرچاو تۆکو نوێنەری ئەم ڕێکخراوە ئەمریکیە لە ڕۆژاوە چوویتە ڕۆژاوە چەند ڕۆژێکیش لەوێ بووی تازە گەڕاویتەوە چیت بینی چیتان تۆمار کرد لەوێ؟ بەڵێ ئەوەی کێمە بینیمان لە ڕۆژاوای کوردستان لە پاڵەوەی هاوڵاتیانی مەدەنی کۆمەڵکوشکراون ڕاستە و خۆ ئازاری جەستەیی دراون و بە ئامانجگیراون دەستدرێژیان کراوەتە سەر دەستدرێژی جەستەیی دەستدرێژی سێکسی لە پاڵ ئەوەشدا قەیرانێکی مرۆیی دروستکراوە لەسەر هاوڵاتیان لەلایەن سوپاوە لەلایەن عەشارە عەرەبەکانەوە لەلایەن ئەو گروپە چەتانەی کە لە بۆشایی دەسەڵاتدا دروست بوون لە ئێستادا چونکە لە پاڵ عەشارە عەرەبەکان و دەوڵەتەکەی ئەحمەد شەرع یاخود حکوومەتەکەیدا بۆشاییەک دروست بووە کۆمەڵی خەڵک چەکیان دەست داوەتەیە لە ئێستادا ئەو بۆشاییە ئەمنیە یاخود بۆشایی دەسەڵات دەقۆزنەوە بۆ ئەوەی دزی بکەن ڕاوڕوت بکەن دەستدرێژی بکەنە سەر خەڵک و خەڵک بکوژن بۆیە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد قەیرانێکی مرۆیی یەکجار گەورەیە لە ڕۆژ ئاوای کوردستان و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەری بێدەنگە میدیا نێودەوڵەتیەکان چاویان داپۆشیوە بەرامبەر بەوەی کە لەوێ ڕوودەدا ئەوانەی کە ئێمە بینیمانن بە تەنها قسە نین لە ڕۆژاوای کوردستان ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی سیپیتی کە بە نوێنەرایەتی سیپیتی لە ڕۆژاوای کوردستان کارمان کرد هەموویمان دۆکیومنت کردووە کۆمەڵێک ڕووداوی یەکجار گەورە کە ئەوانە هەموو تاوانی جەنگن نەک بە تەنها بەرامبەر بە شەڕڤانان و چەکدارەکان بەڵکو بەرامبەر بە هاوڵاتیانی مەدەنی ئێمە ڕووداومان هەیە کە ژنێکی مەدەنی یاخود کچێکی مەدەنی دوای ئەوەی کە دەکوژرێ پێستی دەموچاوی هەڵگیراوە وێنەمان لایە هەموو شتمان لایە و دواتر بە چەقۆیەک ورگی هەڵدەدڕن ڕووداومان لایە کە دوای ئەوەی کە گەنجێک دەکوژن چاوی دەردەکەن ڕووداومان لایە منداڵێکی 2 ساڵ و نیو فیشەک دەنێن بە تەپڵی سەریەوە کۆمەڵێک ڕووداوی زۆر گەورەمان لایە بەداخەوە کە تاوەکو ئێستا میدیا عالەمیەکان نانگەیاندووە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەگلی بێدەنگە دڵنیا لەوەی کە شتێکی لەو شێوازە ڕوویداوە بەڵام چاوی داپۆشیوە لە ئەست هەموو ئەو کۆمەڵکوژی و ڕووداوانەی بەرامبەر بە هاوڵاتیانی مەدەنی ڕوویداوە و قەیرانی برسیکردن لە پاڵ کوشتن و ئێوەمانەتان تۆمار کردووە هەمووی تۆمار کراوە و ئێمە راپۆرتێکی تێر و تەسەل لەسەر هەموو ئەو ڕووداوانە پێشکەش بە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین هەر لە دوێنەوە دەستمان کردووە بە پەیوەندیگرتن بە کۆمەڵە کۆنگرێزمان و سیناتۆر و کۆمەڵە خەڵکی بڕیار بەدەست لە ئەمریکا بۆی ئەو دۆکیومنتانەی ئێمە بەکار بهێنرێن لە هەر بڕیارێکدا کە بەرامبەر بە ئەو دۆخی ڕۆژئاوای کوردستان دەدرێت لەبەرەوەی شەڕ یاسا و پرەنسیپی خۆی هەیە ئێمە واز لە شەرڤانەکان بێنە بە تەنها قسە لەسەر هاوڵاتیانی مەدەنی دەکەین هەموو پرەنسیپێک پێشەل کراوە ئێمە کۆمەڵە خێزانمان هەیە هیچ خێزانێک نادۆزیتەوە لەوانەی کە ئاوارە بوون هیچ خێزانێک نادۆزیتەوە کە یەکەم جاری بێ ئاوارە بێت هەر هەمووی لانی کەم 4 جار بۆ 5 جار ئاوارە بووە لە حەلەبەوە ڕۆیشتووە بۆ عەفرین لە عەفرینەوە هاتۆتەوە بۆ حەلەب ڕۆیشتووە بۆ تەبقا لە تەبقاوە بۆ ڕەقە دواتر هاتووە بۆ حەسەکە دواتر هاتووە بۆ قامیشلۆ هەموو ئەو خێزانانە لە ماوەی 5 ساڵدا لە ماوەی 15 ساڵدا لانی کەم 4 5 6 جار ئاوارە بوون و لەو ڕێگایی کە هاتوونەتە دەرەوە هیچ هاوکاریەکیان پێنەگەیشتووە خێزان هەیە ڕق بۆتەوە لە ڕێگادا بۆی بڕوە خێزان هەیە 5 کاتژمێر بە برینداری فیشەکیان پێوە بووە بە برینداری 5 کاتژمێر لەژێر باراندا ڕۆیشتون و ئەو خێزانانش کە هاتوون گەیشتونەتە قامیشلۆ قەیرانە مرۆییەکە ئەوەندە گەورەیە قامیشلۆ عامودا دێرگ ناتوانێت تەحمولی ئەو قەیرانە گەورە بکە ئەو لێشاوەی ئاوارەکان بکە ئەم ئاوارانە ئێستا لەکوێ جێگەی و ڕێگەیان بۆ کراوەتەوە 120,000 بۆ 130,000 ئاوارە هەیە لەو شەڕی دواییدا کە بەگشتی 34,000 خێزانن ئەو ئامارانەی کە من دەیڵێم لە ڕۆژاوای کوردستان کەس فریان نەکەوتووە کۆی بکاتەوە ئەو ئامارانە ئاماری سەرەتایین ئاماری وردنین بۆ نمونە بڵێن 34,000 و ئەوەندە خێزان بەڵام 34,000 خێزان هەیە 120,000 بۆ 130,000 ئاوارە هەیە قەیرانەکە چییە؟ ئەو خەڵکانە هێنراون بۆ قامیشلۆ
لە قامیشلۆدا ئۆڕدی ئێمە 4500 بۆ 5000 خێزانمان هەیە کە پێشتر ئاوارە بوون هەر خۆیان ئاوارن لەوێدان لە ناو قامیشلۆدان لە پاڵ ئەوەدا کۆمەڵە خێزانی تر هاتوون قەیرانەکە ئەوەندە گەورەیە مزگەوت نەماوە کە ئاوارەی تێدا نەبێت مەکتەب نەماوە ئاوارەی تێدا نەبێت و داخلی زانکۆکان هەندێک دامەزراوە هەیە هەر ڕاستەوخۆ بارگاکەی خۆی بەجێ هێشتووە بۆ ئەوان هاتوون وەواش جێگەیان نابێتەوە ئێمە لە ناو باخێکدا کە بەفر دەباری ناقزدوو بوو پلەی گەرمی خەڵکی تێدا بوو لە ناو باخەکەدا خەڵک لەسەرما هەڵدەلەرزی لە مزگەوتەکاندا بە یەک مزگەوتی گەورە کە 77 خێزانی تێدا بووە یەک سۆبای تێدا بووە و بەتانی پێویست نەبووە شتی پێویست نەبووە ئەوە ئیدارەدانی ئاوارەکان لە قامیشلۆ لە عامودا لە دێرک لە ڕمێلان بەڕاستی لە توانا و قودرەتی ئیدارەی ئەوێدا نییە چکە قەیرانەکە زۆر گەورەیە بۆیە زۆر گرنگە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگەر لەسەر ئەوە بە جواب نایە کە تاوانی جەنگ بەرامبەر بە شەروانان ڕوویداوە شەروان هەیە کچ بووە سەریان تاشیوە سووتاندویانە بە ئۆتۆمبیل بەسەریدا ڕۆشتون هەمومان کۆکردەوە ئێمە لەگەڵ بەڕێوبەرانی و دەسەڵاتدارانی خۆسەری ڕۆژاوا دانیشتین هەموو ئەو دۆکیومنتانیان پێشکەش بە ئێمە کردووە کە چی بەرامبەر بە شەروانان کراوە بەس بە ئەوە بخینە لایەکەوە هاوڵاتیانی مەدەنی زۆر گرنگن کۆمەلگەی نێودەوڵەتی لانی کەم لەسەر ئەو ئاوارانە دەبێت بێتە جواب خەڵک هەیە لەسەر ماڕق بۆتەوە خەڵک هەیە منداڵ هەیە شیری نەبووە مردووە لە برساندا هەمووی نەخۆشە کە تۆ دەچیتە ژوورەوە هەز دەکەی هەمووی نەخۆشە هەمووی دەناڵێنێ ئاو نییە ئاوی گەرم دەخۆنەوە بۆ ئەوەی کە وزەیەک بێتەوە گیانیان لە کاتێکدا ئەو وزەیە نابەخشێ بە جەستەی ئینسان خواردن نییە خواردن زۆر کەمە ئینسانێکی تەندروست ڕۆژانە سێ ژەم دەخوات بەڵام لەوێ ژەمێک بە حاڵە دەست دەکەوێت و ئەو قەیرانە وای کردووە کە نرخی شتومەک لە ڕۆژاوای کوردستان بەرز بێتەوە هەمووی ببێ بە دووقات و سێقات دەرمان نییە پێداویستی نییە خواردن نییە بۆیە ئەو خەڵکەی کە ئاوارەژ نییە کاریگەری شەڕەکەی لەسرە هەم دەرونیان هەم جەستەیەن هەم ئابووریان کاریگەری لەسرە و چاوەڕوانی ئەوەشی لێ دەکرێت کە بچێتە ناو مزگەوت و مەکتەبەکانەوە پێداویستی دابین بکە شتێکی تر کە زۆر گرنگە ئەو ئاوارانە کە هاتوون ئەوەی کە ڕزگاری بوو ئەوەی کە کۆمەڵکوش کراوە ئەوەی کە ڕزگاری بووە و هاتووە جاچ بە برینداری بێ یاخود توانیوێتی دەربازی ببێ لە هەر شوێنێک ڕاگیرا بێ ڕسمی گیراوە ئەو ڕسمە بۆچی گیراوە کە گەیشتونەتە ناو قامیشلۆ بنمونە یان ڕمێلان و دێرک و ئەوانە لەوێ هەر قسەیە بکەن لەسەر حکوومەتەکەی ئەحمەد شەرە هەر قسەیە بکەن لەسەر هۆزە عەرەبەکان دواتر تۆڵیان لێ بکرێتەوە یەک دنیا خێزان ئێمە بینیمانن گفتوگۆمان لەگەڵداکردن تاوانی جەنگیان بەرامبەر ئەنجام درراوە بەڵام ناتوانن شاید حاڵی خۆیان پێشکەش بکەن بەرامبەر بە ڤیددیۆ بەرامبەر بەوەی کە ناوەکانی خۆیان بەڕاستەقینە بە ئێمە بڵێن لەبەرەوەی ترسیەوان هەیە نێکراوتیانە تان کوژی نەگەر هیچ شتێک باس بەڵێ ترسەکە چییە کە قامیشلۆ بگیرێت ترسیەوان هەیە ئەو یەکەم کەس کە بە ئامانج بگیرێت ئەو خێزانانە بن لە پاڵ هەموو ئەوانەدا شتێکی تر کە پێویستە بگوترێ ئەوەیە کە تورکیا هەر شوێنە کە حکوومەتەکەی ئەحمەد شەرع نەتوانێت پێی بگات تورکیا لە ئاسمانەوە هاوکاری دەکات لە قامیشلۆ تاوەکو ئێستا دوو هێرش ئەنجامدراوە هەردووکی دەوڵەتی تورکیا ئەنجامی داوە ئەوە لە ڕووی جەنگیەوە لە ڕێگایەکی ترەوە سوپای تورکیا لە سەر سنووری عێراق تورکیادا سێنسەرێکی داناوە سێنسەری دراگۆنی پێ دەڵێن ئەو سێنسەری دراگۆنە دەتوانێت بە قوڵایی تاوەکو 20 کیلۆمەتر هەر ئۆتۆمبیلێک بێوێ داتێرە پەڕێک کە داخلی ڕۆژاوای کوردستان ببێت ڕقەمی پلێتەکەی بگرێ ڕقەمی سارەکە بگرێ و دەموچاویشی بناسێتەوە بۆی ئەو هاوکاریانەی کە دەڕۆن ئێستا بۆ ڕۆژاوای کوردستان بەشێکی زۆری لەبەر ئەوە ڕێگە نادرێت کە داخڵ ببن لەبەرەوەی ترسی ئەمنی هەیە کە سوپای تورکیا تۆڵە لەو خەڵکە بکاتەوە هەر هاوڵاتیەکی لەبەرەوەی هاوکاری خەڵکەکەن بە ئەکیدی هەر هاوڵاتیەکی مەدەنی لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا بەو سنوورەدا تێپەڕیبێت هەر هەمووی وێنەی گیراوە ئەو دراگۆن سێنسەرە ئەو سیستەمەی کە دانراوە لەوێ بۆ چاودێریکردنی هاوڵاتیانی مەدەنیە بۆ چاودێریکردنی هەموو ئەو کۆمەکانەیە کە داخلی ناو ڕۆژاوای کوردستان دەبێت بۆیە ڕۆژاوای کوردستان بەتەنها لەلایەن حکوومەتەکەی ئەحمەد شەرعەوە بە ئامانج نەگیراوە لەلایەن تورکیاوە بە ئامانج گیراوە و شەڕی وێ شەڕی بەرژەوەندی ئەمریکا و بەریتانیا و قەتەر و سعودیا و هەموو ئەو وڵاتانەیە کورد لە ڕۆژاوای کوردستان بەجێ هەڵدرا و ئەوەی کە ئێمە لە بەڕێوەبەرانی خۆسەری ڕۆژاوا بیستمان کورد بەجێ هێڵدراوە لەو شەڕەدا چیان دەوت
ئەوەی ئەوان کە ئاماژیان پێدا ئەوەیە کە ئەو شەڕە بەرامبەر بە حکوومەتەکەی ئەحمەد شەرع نییە ئەگەر بە تەنها دەوڵەت بە حکوومەتەکەی ئەحمەد شەرع بۆ کورد ئاسان بوو بتوانێت ئیدارەی ئەو شەڕە بکات بەڵام تورکیا بە سەربازی بە سوپا بەشداری کردووە لەو شەڕەدا و هەموو ئەو وڵاتانەی کە هاوپەیمان بوون لەگەڵ کووردا پشتیان لە کورد کرد. قەتەر لە ڕووی مادیەوە دەزانین چەندە دەوڵەمەندن وەزیری دەرەوەیان دەڵێ پێویستە پشتیوانی ئەحمەد شەرع بکەین هەمومان هاوکاری بکەین وەکەوەی کە ئەو هێشتا غەدری لێکرابێ. هەموو ئەو وڵاتە عەرەبیانەی کە لە ئێستادا پشتیوانی ئەحمەد شەرع دەکەن پێویستە کوردیش ئیرادەیەکی بەهێز دروست بکە هەر چوار پارچەکە ئێمەش بە یەکگرتوویی بتوان کورد کەسی نەماوە کورد بە تەنها خۆی هەیە کە بتوانێت ئێستا پشتیوانی خۆی بکات و ئەو یەکێتی کوردان کە دروست بوو لە ڕۆژاوای کوردستان گرنگە بەو گیانە بپارێزرێ لۆبی گەورە لە هەندەران دروست بکرێ خۆپێشاندانەکان لە سلێمانی و هەولێر و دوهۆک و ئامەد و ماردین بەردەوام بکرێن بۆی بتوانین ئەو لۆبیە گەورەتر بکرێ و دەمەوێت ئەوە بڵێم هەموو ئەو فشارانەی کە دروستکران ئەو لۆبیە لە هەندەران هەبوو ئەو خۆپێشاندانانەی لێرە بوون توانی فشار دروست بکات کاریگەری خۆشی هەبوو لە دانوستانەکاندا کاریگەری خۆی هەبوو کە دەنگی کورد بەهێزەوە بڕواتە کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەم ڕۆژی هەینیەش دوای نوێژی هەینی لە شارەکانی ئەستەنبول و چەند شارێکی تر لە تورکیا و لە باکووری کوردستان خۆپیشاندانی گەورەی ملیۆنی بەڕێوە دەچێت. کاکەمەران ئەوەی کە دەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی کوردی بەجێ هێشت هاوپەیمانان کوردیان بەجێ هێشت ئەوەی کە دەیبینین وەکو ڕای دۆناڵد ترەمپ و ستافەکەی لێک بدەینەوە یان تۆ بەر هاوڵاتی ئەمریکیەکان زۆر دەکەوی ڕای ئەوان چییە وەکو هاوڵاتی ئەمریکی چی ئەڵێن؟ بەڵێ وەک هاوڵاتیەکانیان بەشێکی زۆریان کە پەیوەستن بە قەزەی کوردەوە هاوسۆزن لەگەڵ کووردا پێیان وایە کە حکوومەتەکەی ئەوان خیانەتی لە کورد کردووە کوردی بەجێهێشتووە بەڵام هاوڵاتی ئەمریکی ناتوانێت و کاریگەریە دروست بکە حکوومەتەکەی گرنگە ئەو خەڵکانەی کە لە دەسەڵاتدان گرنگن ئەمریکا بە ئاراستەیەک دەڕوا لە ئێستادا لە هەر شوێنێک بەرژەوەندی هەبێت بەرژەوەندیەکە گرنگترە لە مافی مرۆڤ حکوومەتی ئەمریکا کۆمەڵگەی نێودەوڵەتی بە ئاراستەیەک دەڕوا کە خوێنی منداڵێکی کورد گرنگ نییە نەوتەکە گرنگە خوێنی گیانی ئینسانی کورد گرنگ نییە بەڵکو ئەو نەوتە گرنگە کە لە گیانی زەوی کوردایە کە بتوانێت دەری بهێنێت بۆیە کورد بەرامبەر بە هەموو ئەو هەڕەشانە بەرامبەر بە هەموو ئەو بەرژەوەندیانە شەڕ دەکات لە ئێستادا بۆیە هەموو ئەو هاوڵاتیان ئەمریکانەی کە پەیوەستن بە قەزەی کوردەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر گرنگە ئەگەر حکوومەتەکەشیان پشتی لە کورد کردووە ئەوان پشتیان لێ نەکەن 91 ڕێکخراوی نێودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستان ئۆڕەدی بەجێ هێشتووە کە ئەو شەڕە ڕوویداوە لە شەڕدا تۆ نەتوانی لەوێ بمێنیتەوە داتا هەمووی بەجێ هێشتووە 91 ڕێکخراو 302 ڕێکخراوی لۆکاڵیمان هەیە 51یان بە ئامانج گیراون بارگەکانیان سوتاوە بارگای ڕێکخراو نێودەوڵەتیەکانیش سووتێنراوە بۆیە گرنگە ئەو ڕێکخراوانە بمێننەوە لەوێ گیانی هاوڵاتیەکی ئەمریکی پیرۆستر نییە لە گیانی هاوڵاتیەکی کورد ئێستا ڕێکخراوی زۆر ماون لەوێ کە بۆ نمونە بەتایبەت ئەگەر کەمپینێک یان کۆمەک هاوکاری بگاتەوێ و توانن دابەشی بکەن هیچ ڕێکخراوێک وەک ستاف لەوێ نەماوە ئەوەی کە ماوەتەوە بە تاک ماونەتەوە بۆ نمونە ڕێکخراوێکت هەیە 100 ئەندامی هەیە ئەندامێک دوو ئەندامی لەوێ ماوەتەوە کە هەوڵ دەدەن کە بە هەوڵی کەسی خۆیان بتوانن شتێک بپچڕن شتێک بەدەست پێنن ڕێکخراوەکانی تر بە گشتی ئیڤاکویشن پلانیان جێبەجێ کردووە هاتوونەتە دەرەوە ڕێکخراوە لۆکاڵەکان ماونەتەوە ڕێکخراوە لۆکاڵەکان بە ئامانج گیراون هەیڤاسۆرمان هەیە ئێمە ڕێکخراوی هەیڤاسۆر سێ ئەندامیان دەستگیر کراوە ئێستا لە حەلەب لە شێخ مەقسوود دەستگیر کران تا ئێستا نازانن چارە نووسیان چییە ئەندامێکی تریان لە کاتێکدا لە ئۆتۆمبیلدا بووە بە ئەمبولانس چووە یارمەتی هاوڵاتیانی مەدەنی بدات کە کارمەندی ڕێکخراوە دەستگیر کراوە و لی دراوە زۆر سوکاتی پێکراوە پارچەند ڕۆژێک ئەوانەی کە سوکاتیان پێکرۆلیان داوە تەلەفۆنیان بۆ خێزانەکەیان کردووە توان ئەگەر دەتانەوێت بیبەنەوە 5 دەفتەر بدەن $50,000 دەتوان بیبەنەوە کوتیانە مردوویان ماوە کوتیانە نازانین یعنی شتێکتان دەدەینەوە یان بە مردووی یان بە زیندوی بۆیە ئەو گروپانە گروپی بێ پرەنسیپی سەربازین هیچ پرەنسیپێکی سەربازیان نییە نازانن کە مافی مرۆڤ چیە نازانن کە چۆن سەرباز دەبێت مامەڵە بکات بەڵکو عقڵیەتێکی داعشیە داعش هەرەوە نییە کە تۆ ڕیش پێڵیتەوە و ئەڵڵاه وەکبەر بکەیت داعش عقلیەتە ئەوانە بە عقلیەتی داعشەوە مامەڵە لەگەڵ ژنی کووردا دەکەن لەگەڵ گەنجی کووردا دەکەن لەگەڵ منداڵی کووردا دەکەن یەکێک لەو ڕووداوانەی کە ئێمە بەباشی توانیمانە تۆماری بکەین ئەوەیە کە خێزانێک دادەبەزێندرێن لە بەرچاوی منداڵەکاندا گەورەکانیان دەکوژن
بە فیشەک لایەن دەدەن دایان کوژن. اینجا لەم ڕۆژانەیە لە ماوەی ڕۆژی هەژدەی مانگ هەژدەی یەک دوای ئەوەی کە گەورەکان دەکوژن اینجا منداڵەکان فیشەک لە دەوروبەریان دەدەن بۆی بترسن اینجا منداڵەکانیش دەکوژن منداڵەکانیش دەکوژن دوای ئەوە یعنی ئەو ڕووداوانە هەمووی دۆکیمنت کراوە کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر گرنگە ئەوە ببیستێ میدیای کوردی گرنگە ئەو کەمپینی کە دەستی پێکردووە هەموو میدیاکان بەبێ جیاوازی کەمپینێکی گرنگە پێویستە بەڵام لە پاڵەوەدا زۆر گرنگە ئەو چیرۆکانە بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی ڕووماڵ بکرێن کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگادار بکرێتەوە لەوەی کە لە ڕۆژاوای کوردستان چی ڕوودەدا کورد لەوێ جینۆساید دەکرێت لەوێ کورد کۆمەڵکوژ دەکرێت هیچ پرەنسیپێکی سەربازی هیچ پرەنسیپێکی مافی مرۆڤ لە ڕۆژاوای کوردستان پیادە ناکرێت چیت هەیە لێرەوە بیڵی هەم بە خەڵکی کوردستان لە باشووری کوردستان هەم بۆ کەمپینەکان و چۆن ببرێتەوە چۆن دابش بکرێ چونکە تۆ لەوێ بوویت و دەزانی چۆن مامەڵە بکرێ گونجاوە بەڵێ ئەوەی کە گرنگە ئەو گیانە یەکبوونە بپارێزن شەقامەکان چۆڵمەکەن ئەوەندەی دەتوانن پشتیوانی کوردانی ڕۆژاوا بکەن لە پاڵەوەدا پشتیوانی کوردانی ڕۆژهەڵات بکەن ئەوەی کە لە ڕۆژهەڵات ڕوودەدا زۆر گەورەترە لەوەی کە لە ڕۆژئاوا ڕوودەدات بەڵام هەواڵەکان نایەتە دەرەوە بۆیە گرنگە بە گیانێکی یەکبوونەوە شەقامەکان چۆڵ نەکەین ئەوەی یەک دووەمیان کۆمەکەکان زۆر گرنگن تکایە باواز لەوە بێنین چێ هاوکاری پێشکەش کرد چ میدیایەک پێشکەشی کرد ئەو کەمپینە کەمپینی کوردانی باشوورە با بە گیانێکی کوردایەتیەوە بڕوا لە ڕێی هەر کەسێکەوە دەڕوا با بڕۆ من لە دۆخامنیەکە تێرەگەم ئەوەی کە لەسەر سنوورە کۆمەڵک گلەی هەیە بۆ لە ڕێگەی فلان کەسەوە دەڕوا بۆ بەو شێوازەیە من پێتان دەڵم تورکیا دراگۆن سیستەمی داناوە دراگۆن سنسەری داناوە لەوێ هەر کەمپینێک کە دەڕوا دەبێت لە ڕێگەی JCC حکوومەتی هەرێمەوە بڕوات هەتا JCC نێ تۆماری ئەوانە نەکات ناتوانرێ بڕوا و لە ڕووی ئەمنیشەوە وا باشترە تکایە با بەو شێوازە بڕوات کۆمەکەکە گرنگە جلوبەرگی کۆن نەبێ هەر جلوبەرگێک دەڕوا زەرورە بەس کۆن نەبێ بەتانیەکان کۆن نەبن شتی نوێ بێ پێداویستی گەرمکردنەوە زۆر گرنگە شیر زۆر گرنگە منداڵ لە بێ شیریدا لەوێ گیان دەستپێرێ خواردن زۆر گرنگە ڕۆژاوای کوردستان قورگی گیراوە هەموو دەواازەکان بەڕوویدا داخراوە تاکە دەواازە سێمێلکایە ئەو دەواازەی کە باشووری کوردستان دەبەستێتەوە بە ڕۆژاوە خواردن بنێرن سوتەمەنی بنێرن سوتەمەنی هەر نییە سوتەمەنیەکان زۆر خراپە سوتەمەنی بنێرن پارە زۆر گرنگە دەرمان زۆر گرنگە پارە بۆچی گرنگە لەبەرەوەی کە ئەو پارەیە کە دەڕوا بۆ ئەوێ خەزانی ئاو دەبێت بکڕن بە تانکیەک تۆ ناتوانانی حەوت خێزان لە ناو مزگەوتێکدا ئیدارە بدەیت پێویستیان بە کڕنی خەزانە کارەبای قامیشلۆ ساڵ و شتێکە نەماوە لەبەرەوەی تورکیا بە ئامانجی گرتووە بردومانی کردووە هەمووی مۆلیدێ بۆ ئەوی مۆلیدەی گەورە بکڕن پارە بنێرن پارە زۆر هاوکارە لەوێ لە پاڵ ئەوانەشدا پێداویستی خانمان زۆر گرنگە ئێمە بە چاوی خۆمان بینیمانە لە ناو مزگەوتەکاندا چی دەگوزارێ پێداویستی خانمان گرنگە تکایە کۆی بکەنەوە ئەو جۆرە پێداویستیانە با بڕوا بۆ ڕۆژاوای کوردستان بەڕێزکە کەمەرە نووسمان نوێنەری ڕێکخراوی CPT ئەمریکی لە ڕۆژاوای کوردستان سپاس دەکەم سپاس بۆ خستنە ڕووی ئەو زانیاریانە ئەو ڕاستیانە لەبارەی دۆخی ڕۆژاوای کوردستانەوە زۆر سپاس ماندوو نەبن لەشتان چاک بەر بژین زۆر سپاس خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆش